ساڵ بە ساڵ لێکەوتەکانی قەیرانی دروستکراوی دارایی لەسەر بازار و هاوڵاتیان زیاتر دەبێت و دیاریش نییە لە ساڵی ئایندەدا تا چەند ئەم دۆخە تێدەپەڕێنرێت. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی بەرچاو پێشانگا نێودەوڵەتی و ناوخۆییەکان لە هەرێمی کوردستان و بەتایبەت شاری سلێمانی زیادی کردووە. ئەمەش بە ئامانجی ڕەخساندنی بازاڕێک بۆ کڕیار و فرۆشیار بۆ ئەوەی سوودی لێ ببینن و ڕەچاوی دۆخە ئابوووریەکە بکرێت. بەڕاستی ئەم شتانەی کە لێرێ لەم فستیڤالانە کە عەرزەکرێ و ئەفرۆشرێ هەمووی ئیشی دەستیە، کاری دەستی خۆیانە، شتەکانیان نرخیان گونجاوە، لەگەڵ بازارە زۆر فەرقی هەیە، شتەکانیان هەرزانیشە. ئەوەی لەوەی کە بیکڕین لە دەرەوە بین لێرە ئێمە هەم تەژیعێکشیان کەین، یعنی بۆ ئەوەی زیاتر پەرە بسێنن بە ئیشەکانیان جوانتریشە بۆ ئێمە کە شتەکان لێرە بکڕین باشتریشە. فرۆشیاران سڕڕای بە گرنگزانینی ئەم جۆرە پێشانگایانە، بەڵام دەڵێن دۆخی ئابووری خەڵک و فەرمانبەران هێندە خراپە، لێرەش پشت بە کڕیاری بیانی و بەتایبەت عەرەب دەبەستن بەراورد بە کڕیارانی کورد. خەڵکی سلێمانی بەعام معاشەکە کەم بۆتەوە، خەڵکیش کەمتر شتەکڕێ، بەڵام ئێرە تۆزێ باشترە بۆ خەڵکیت هێلێکێکەکرێ بە 15,000 باشتر لەوەیە کە چێ لە بازار بیکرێ بە 30,000 و 40,000. تۆزشتی هەرزانتر هەیە ئێرە باشترە. بۆ ئێوەش باشەوانە؟ بۆ ئێمەش باش ئەروەڵا ئێمەش ئیسیفادێکی خۆمانی لێکەین و بۆ ژیانی خۆمان هاتوونە. مەعاش وا لای عارەبە، بەڵام یەک فلس لای کورد نییە. خەڵکەکە چەند حەزی شینەی بێ پارەی پێ نییە. باری ئابووری کوردستانمان زۆر خراپە، بەڵام بۆ عەرەب زۆر باشە. ئێستا یەک گروپ عەرەب بێ ئیسیفادەی زۆر لێکەی لە عەرەب. جاران ئێمە شتێکمان ئەفرۆشت، یعنی لەوانەیە بڵێم 1000-2000 خێرا کرد، بەڵام ئێستا لە 500 دینار زیاتر ناتوانین بیفرۆشین لەبەرەوەی خەڵک پارەی پێ نییە. ئەمە یەک دووش یعنی بێم و چەیەکە کارێکی تاسیری کردوتە سەر بازاڕەکە بە حەقەت. ئەجینا ئەگەر بێموچەی نەبێ بازاری خۆمان ئێستاوە خواردنی کوردەواریە، جاران بۆ یاسەد 20 کە سەرەی گرتوو لێ کەلانەیە خوارد، یاپراخیە خوارد، دۆڵمەیە خوارد، یاپراخی گەڵامیێویە خوارد، بڵێن ئەنواع عشتیە خوارد، بەڵام ئێستاوەکو جاران نیەوە تا بازارەکە لەبەرەوەی بەڕاستی پێوەکو پێم وتی خەیرانی دارایەکە زیاتر نووسیوە. لە پشوو بۆنەکاندا کردنەوەی پێشانگاکان لە هەر کاتێکی دیکە زیاتر دەبێت. هۆکاری سەرەکی بۆ هاتنی گەشتیارێکی زۆر لە ناوەڕاست و خواروی عێراق دەگەڕێنرێتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.